پرسی گازی سروشتی یەکێکە لەو پرسانی کە تەواوی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەو وڵاتانەی کە لە داهاتی گازی سروشتی دەوڵەمەندن لە ئێستادا هەوڵیان ئەوەیە بۆ ئەوەی بتوانن ئەو داهاتی یاخود ئەو بڕی پێویستی ئەوروپا کا پێشتر لە ڕێگەی رووسیا بۆیان دابین دەکرا ئێستا لە ڕێگەی ناوچەیەکی دیکەوە بۆیان دابین بکرێت. دیارە هەرێمی کوردستانیش لەم هەوڵەی وەکو هەر وڵاتێکی دیکە کە سوودمەندە یاخود دەوڵەمەندە با غازی سروشتی لە هەوڵدا بۆ ئەوەی گازی سروشتی ڕەوانەی وڵاتانی دیکە بکات وەکو جێکرەوەی رووسیا. بەڵام لە هەرێمی کوردستان ڕەنگە بارودۆخەکە جیاواز بێت. دەزانین کە لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی دادگای فیدراڵی عراق بڕیاریدا کە نەوتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سربەخۆ نەفرۆشرێت. دیارە لە ئێستادا کە پرسی گازی سروشتی و فرۆشتنی باسی لێو دەکرێت. پرسەکە ئەوەیە ئایا حکوومەتی عراقی بۆ دیاریکاری دادگای فیدراڵی لەسەر ئەمە تێبینی چی دەبێت ڕێکارە یاساییەکان سەبارەت بە فرۆشتنی غازی سروشتی حکوومەتی هەرێم با وڵاتانی دیکە پێویستە چۆن بگیرێتە بەر لەسەرم بابەتە من میوان و تەورێکم دەبێت کە لەسەری دەوەستین و گفتوگەی دەکەین. میوانەکەیشم بەڕێز عەباس فەتاحە کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی و ڕاستەوخۆ لە کۆیەوە میوانمانن. کاک عەباس سپاس بۆ ئامادەبوونت. دەزانین کە لە ماوەی ڕابردوودا دادگای فیدراڵی عراق بڕیاریدا کە حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر بەخۆنەوت نەفرۆشرێت. سەبارەت بە گازی سروشتی پێویستە ئەو ڕێکارە یاسایانە چی بن کە بگیرێتە بەر؟ پێتان وایە حکوومەتی عراقی هەڵوێستی چیە بێ لەسەر ئەم بابەتە؟ بەناوی خۆی گەورە سڵاو لە ئێوەی خۆشەویست خەڵکی کوردستان. بێگومان غازی سروشتی شەر بەشێکە لە سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان چۆن ئێستا کە دادگای فیدراڵی بڕیارێکی لەسەر سربەخۆ نەفرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان یان بەبێ ئاگاداری حکوومەتی عێراق دەرکردووە. پێم وایە غازی سروشتیش هەمان یاسای دەتوانن لەسەر جێبەجێکەن. بۆیە باشتر ئەمەیە کە من بەش بە حاڵی خۆم لەگەرەوەمە ینی کە هەرێمی کوردستان هەنگاوی خۆی بنێ لە ڕێی ئەو داهات سامانە سروشتیانەی کە غازە یان نەوتە هەیەی بتوانێت پەیوەندیەکانی لەگەر دنیای دەرەوە ئەوروپا بێسکا لە ڕووی بازرگانیەوە و بتوانێت داهاتێکی سەربەخۆ بۆ هەرێمی کوردستان دابین بکە. بەڵام لەگەر ئەوەشدا دەبێت بیر لەوە بکەینەوە نەوەی دواڕۆژی گەلەکەمان بێبەش نەکەین لە هەموو ئەم سەروەتەی کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەوە نەبێ ئەمڕۆکەیمە بتوانین حکومڕانەکەی خۆمان بەڕێ بکەین بەڵام بیر لە داهاتوی میلەتەکەمان وڵاتەکەمان و نەوەی دواڕۆژی گەلەکەمان نەکەینەوە. ئەم بڕیارانە بڕیاری ئاسایی و سادەنینە. دەبێت گفتوگۆ لەگە حکوومەتی عێراق بکرێ بۆ دیاریکردنی ئەم سنوورەی کە هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان لەسەر بەڕێکردن یان فرۆشتن یان کارکردن لەسەر سامانە سروشتەکانی ئەم هەرێمەیە. لە ڕووی یاسایی و قانونیەوە بێگومان ئێمە مادەمایە هەرێمێکی لە عێراق پێویستە سامانی سروشتی ئەم وڵاتە کە پێی دەگوترێ عێراق بۆ عێراقیەکان بەگشتی بێت بتواندرێ هەر لە بەسراوە تاوەکو زاخۆکۆ بکرێتەوە و بشکرێت لەسەر خەڵکی کوردستان. ئەمە واقعە. بەڵام بارودۆخی هەرێمی کوردستان جیاوازیی هەبووە لە ڕابردوودا پێش ئازادی عێراق. لێرانە نیمچە سەربەخۆیەکی هەبووە تەسەڕوفی بە هەندێک کاروباری ناوخۆ و نەوت و غازەوە کردووە، هەندێک عەقد و گرێبەستی کردووە. هەموو ئەمانە لە دەستورە بە زۆر بەسەحی دیاری کراوە. بەڵام لەبەر و یاسایی سامان نەوت و غاز نییە لە عێراقدا. ئەمە ئەشکارێکی دروست کردووە بۆیە دادگای فیدرالیش پێم وایە ئەم دۆخە سیاسیە ناڕێکاری لە بینی هەرێم و عێراق و لە ناو عێراق لە بینی خۆیان و حیزبەکان بە جیاوازی هەموو ئەمانە تەسیریان هەیە لەسەر ئەم دۆخەی ئێستا. بۆیە مەسەلەی غاز ئێستا بۆتە بابەتێکی گرنگی ڕۆژانە لە هەرێمی کوردستان و فرۆشتنی و بەهۆی ئەم شەڕی کە لە رووسیا و ئوکراین هەیە. ئەمە بۆتە بابەتێکی گەرم. بەڵام هەروە ئاسانش نییە ئێمە سبینێکە عەقدەکە بکەین و دووسبەی بۆ ڕێی غازەکە بکەیەوە بڕوا بۆ ئەوروپا. ئێمە هەتا ئێستا کە تەنها داناغاز وەبزانم لە چێلگەیەکی ئەم غازە هەندێک غازی دەرێناویش عەقدێکی چەندین ساڵی لەگەر کراوە هەروە ئاسان ناتواندرێەوەش هەتا ئێستا نەتواندراوە پێداویستە تەواوەکانی ناوخۆ و کارەبا دابین بکرێ بەم غازە. پێم وایە ئەمە پێویستی بەکاتە چەندین ساڵە بۆی کە بتوانانی ئەم غازەی هەرێمی کوردستان بەرهەم بهێنی بۆی بتوانانی بۆ ئەوروپا بنێری. هەروە بە ئاسانی نییە ئەمەی کە لە ڕاگەیاندن باز دەکرێت و پێی وایە پێمان وابێ بە سەردانێ و سەفەر و دانیشتنێک کۆتایی بم بابەتێ دێ و هەرێمی کوردستان بەهۆی داهاتەکانی غاز و نەوتەوە جارێککە ئاوەدانی و خۆشگوزەرانی خۆزگە ئەمە وا دەبوو. بەڵام و هەروە ئاسانیش نییە. ئەمە پێویستی بە گرێبەستە پێویستی بەڕاوێژە لەگەر دەوڵەتی عێراقی بۆی ئەشکال بۆ داهاتوومان. ئێمە لەگەر داناغازە مشکلەمان تا چەند ساڵی ڕابردوو هەبوو. بڵێ
باشە کاگە باس دەزانم کە جەناب جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی لە پەرلەمانی کوردستانیش پێویستە حکوومەتی هەرێم ئەو هەڵانەی لە ڕابردووە لەسەر فرۆشتنی نەوت و گرێبەسەنەوتیەکان و سەربەخۆ فرۆشتنی نەوت دروست بوو لە دواتر ئەم بڕیاری دادگای اتحادی هاتە پێشەوە چۆن سوودمەند بێ لەو هەڵانەی ڕابردووی لە فرۆشتنی نەوت لە فرۆشتنی گاز بۆی دووبارە نەبێتەوە ڕێکاری یاسایی پێویستە چی بێت کە لەگەڵ حکوومەتی عراقیدا هەنگاویەکانی جێبەجێ بکات. وڵا جار یەکەم ئێمە لە فرۆشتنینەوە دووجار بەڕاستی ینی لەوانەیە ئەشکالمان هەبوو بێچان لە نرخ و فرۆشتن و شێوەی فرۆشتنەکەی کە و بەستنی گرێبەستەکان لەگەر ئەم کۆمپانیانە ینی لە 159 بۆ کۆمپانیا لە 130 بۆ خەڵکی کوردستان ئەمە بەڕاستی من پێم وایە هەڵەوکەم و کوڕی زۆری تێدایە دەبێت ئەمەیان سوودی لێوە بگرین بۆ غاز ئەمە یەک دوو و ئێمە بە بەردەوامی بتوانین نەوت دەربێنین و نەوت بفرۆشین و پێم وایە بە پێی دەستوریش ڕێبان پێدراوە هەموو ئەم کێلگانی کە دەرهێنراوە کە بیافرۆشین بەڵام ئەوەی کە دەردەهێنرێ ئەمە دەبێت بەڕاوێژ بە لەگەر دەوڵەت عێراق لە بەروی ئێمە مادام هەرێمێکین لەو دەوڵەتەوە مادام وایە داوای پارەیان لێ دەکەین بۆ پێداویستی و تەکمیلەی موچەی هەرێمی کوردستان و شەڕ دەکەین لەسەر هەندێک پۆست و پلۆ پایە لە بەغدا و دەبێت لاگە هەندێک بابەتیش هاوکاری و هەمانجیمان هەبێ بۆیە مەسلەی غازەکە وەکو نەوتەکە وا لێنەیە کە ئێستا کە من ئەم دادگای فیدرالی ئەم بڕیاری کە دادگای فیدرالی دەری کردووە بەداخەوە ینی خەمساردێک لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین کە بە دەداچوونی بۆ ئەم بڕیارە نییە بۆ ئەوەی کە شێکردنەوەیەکی هەبێ یان کۆتاییەک بەم بڕیارە بێ ئەمە نەبێ ئەم بڕیارە لە سەرمان ماڵ بێ پاش 10 ساڵی کە نەوەی دوا ڕۆژمان تووشی ئەشکال و کێشە بێ لەسەر داهاتی ئەم نەوتە برێن ئەمەتە بڕیار دەرچوە بەڵام بەسەر بخۆی فرۆشتانە بۆی ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەدە قەرزاری حکوومەتی عێراق پێویستە ئەم پارەیە دابین بکاتەوە لەبەرەوە ئەمە هەروە بڕیار کە بڕیار لە دادگایەکی باوەڕپێکراوی متمانە پێکراوی نێودەوڵەتیش هەیە هەروە ئاسانێت تێپەڕێ مەسەلەی غازەکە ئەمها لێ نەکەین کە هەروە بەسەر بەخۆی جارێکتر بەبێ پرسی حکوومەتی عێراق تا ئێستا کە ئێمە هەموو کێشانە هەیە جارێک بەداخەوە داوای لێبوو نەکەم کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێممان سەردانێکی بەغدای نەکردو گفتوگۆ لەم بابەتانە بکەن لەوانەیە دەیان سەردای نەکردێت لە پێناوی پلۆ پۆست و پایە وەرگرتن لە حکوومەتی عێراق بەڵام بۆ بابەتی ئەم کێشەی کە بڕیاری دادگای فیدرالی و مەسەلەی فرۆشتنی نەوت و ئەم کێشەی مەسەلەی غاز و فرۆشتن و پەیوەندیەکان لەگەر تورکیا و ئەوروپا خۆ کارێکی باشە من بەش بە حالی خۆم پێم وایە باشە بەڵام دەکرێت بۆ ئەوی ئەشکالی دواڕۆژ یان نەوەکانی دواڕۆژ یان شێوەی عەقدەکانمان بۆ دروست نەبێ وەجارێککە کێشە بۆ موچە و موچەخۆران دروست نەبێ و لێبڕینی داهات و لە بەغداوە نەبێ بۆ هەرێمی کوردستان پێویستە ئەم بابەتانە لە عێراق و لە گەردە سەڵاتدارانی عێراق یەکلا بکەینەوە و پێویستە هەروە لە ڕاگەیاندن قسە لەگە یەکتری نەکەین وەفدی ڕسمی بنێرین وەفدی باڵا بنێرین و لەگەر لە سەرۆک وەزیرانەوە بۆ وەزیری سامانە سروشتیەکان هەموو ئەم بابەتانە یەکلا بکەینەوە ئەمجا بچین گرێبەستەکان لەگەر هەر وڵاتێک دەکەین من خۆشحاڵ دەبم بۆی کە بتوانین داهاتی ئەم هەرێمە زۆر بەرزکەینەوە ژیان و گوزەرانی خەڵک باشکەین بەڵام ئەگەر مەسەلەی غازەکە ژوەکو نەوتەکە وای لێبێ کە ئێمە چەندین ساڵ پێشێستا دەمانگوت دەبینە 1 ملیۆن بەرمیل نەوت دەتوانین ئامادە بکەین بۆ دەرەوە و سربەخۆیی دارایی خۆمان ڕابگەێنین کەچی بەداخۆ لەو کاتەوە قسێمان کرێت تاوەکو ئێستا نزیکەی 20 میلیارد دلار قەرزارە هەرێمەکەمان و دەیان موچەی موچەخۆران و ئەوە دەژدینی خزمەتگوزاری وڵاتەکەمان چۆنە ڕێگاوبانەکانمان چۆنە پرۆژەکانمان چۆنە کێشەی نێوان حیزبەکانمان هیوادارم ئەمەیان زیاتر باری هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و موچەخۆران قورس نەکەن. باشە دەزانین کە غازی سروشتی ڕەنگە گرنگتر بێت لە نەوت لێستادا چونکە پرسی سەرەکی تەواوی جیهانە بەهۆی ئەو شەڕی کە لە نێوان رووسیا و ئۆکرایندا هەیە چاوەڕێ دەکرێت کە قەیران دروست بێت بەهۆی ئەم بابەتەوە گونجاوترین ڕێگا بۆ هەنگاونان بۆ فرۆشتنی غازی سروشتی ئەو پەیوەندیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی پێویستە چۆن بێت بەر لەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دیکەیە بۆ فرۆشتنی غازی سروشتی دەست پێ بکەن لەگەڵ حکوومەتی ناوەندا چی بکرێت دوجار بێکمان دەبێ بگەڕێنەوە بۆ بەغداد بۆ ڕەزامەندی وەرگرتن لەسەر ئەم بابەتە ڕەزامەندی حکوومەتی عێراقیشی دەوێت ئەم بابەتە وڵا جارێ با لە پێشەوە لێرە دەست پێ بکەین جارە باچەتی و پارتی لێرە و جارە خۆیان ڕێک بخەن ینی ئەمە بابەتێکی ئاسان نییە ئێستا کە بۆتە ساری زەرزمانی هەندێک ڕێزم هەیە پەرلەمانتار و پەرلەمان دەبێت کێشە و گیر و گرفتی خەڵک هەڵکە
پەرلەمان و پەرلەمانتار دەبێت ئەم گرژ و ئالۆزیای نێوان لایەنەکان دروست دەبێت چارەسەری بکە دانیشتنی تایبەتی لەسەر بکە کەچی هەر دەدێنی لە ڕاگەیاندن بەس خەریکی زیاتر گەشتکردنی ئاگر و جوندان و هەر یەکە بەیار و نەیاری خۆیدا هەردەدا ئەمە بەڕاستی هەر لە کوردستان و هەر لە هەرێمی کوردستان و هەر لەم حیزبانی کوردستان ڕەچاو دەکرێت جارێ دەبێن ئەم کێشەیە ئەوە نەبێ وڵا سلێمانی پارەی نییە نازم هەولێر پارەی هەیە فران خزمەت گوزاری نییە جارێ بە بێن کێشەکانی ناوخۆی خۆیان هادیکەنەوە چکە ئەم غازە بە ئاسانی نافرۆشێ ئەگەر پێیان وا بێ ئەمە لە هەرێمی کوردستان بارودۆخێکی تایبەت هەیە ئەمە نییە کەسێک بچێ عەقد و گرێ بەس بکات و بێن غازی هەرێمی کوردستان جارێکی تر ئەو نەوتە چۆن تاران کرام غازە تاران ناکرێت ئەمە لەلایەکی دووەمیشیان پێویستە بەڕاستی ئەگەر ئێمە هەرێمێکین و زۆر بەرپرسە باڵایەکانمان دەرێن ئێمە شانازی بە یەک پارچەی عێراقەوە دەکەین دەبێت شانازیش بۆ بکە کە یەک داهاتی لە عێراقەیە کە نەوت و غازی هەرێمی کوردستان پێویستە هەموم لایەکمان پرس و ڕایژمان بە یەکتری هەبێ و تورکیا ئێمە بەڕاستی سەر بە تورکیانینە ڕاستە تورکیا خەتێکی گرینگە بۆ بازرگانی بۆ هەناردەکردنی نەوت و غاز بۆ دەروی وڵات بۆ هەر جێگایەکی دنیا بێ من نارێمیانی گرنگی پێ نەدەی بەڵام ئێرە هەرێمێکە سەر بە تورکیانە سەر بە بەغدایە دەبێت لەگە بەغدا کێشەکانمان چارەسەرکەیت بۆی بتوانین هاوکاریەکان و کارەکان و بازکارە بازرگانی و هەناردەکانمان لە ڕێی تورکیا و بۆ ئەوروپا جێبەجێ بکەین ئەمەندە ینی ڕسمگرتنیەکی سێڵبیەک لەگەر سەرۆکی وڵاتێک ئەمەندە گرنگ نییە زۆر شاباش پێ لە دەیت چارەسەری کێشەکانی ناوخۆمان زۆر گرنگترە و هەوڵدان بۆ جارێککە گەڕانەوەی خۆشگوزەرانی بۆ هەرێمەکەمان و لەگە عێراق و بابەتە داراییەکانمان چارەسەرکەین بۆ موچەخۆران ئەمانە زۆر گرنگترن و کێشە ناخۆیەکانی خۆمان زۆر گرنگترن ئەنجا کە بیر لەوە بکەینەوە بێگومان بەبێ پرسی ئەم جارەیان ینی بەبێ ڕەزامەندی دەوڵەتی عێراق ئەگەر سەر هەرێمێکین سەر بوێ و بەبێ ڕێککەوتنی ناخۆی خۆمان من پێم وایە نەغاز دەڕوا نەکە سوود لەم غازە وەرەگرێ و سوودی بۆ خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان دەبێت بۆی هەنگاوی یەکەم ئەمەیە ئەنج هەنگاوەکانی تر دەست پێ دەکا بۆی هیوادارم ئەم جارەیان هیچ کەسێک بە سربەخۆی یان بە تەنیا یان بەبێ ڕاوێژی سیاسی و یاسایی و ڕێکەوتن لە عێراقدا ئەم کارە ئەنجام نەدرێت بۆی جارێککە خەڵکەکەمان تووشی گیر و گرفت و قەیرانی دارایی نەبێتەوە باشە لە کوێی قسەکانی تۆیە کاک عەباس ئەوە تێگەیشتم کە بەر لە هەموو شتێک حکوومەتی عێراقی دەسەڵات و ڕەهایی ئەوەی هەیە کە بتوانێت ڕێگری لەوە بکات کە حکوومەتی هەرێم نەتوانێت گازی سروشتی بفرۆشێ دەتوانێت لە دادگای یاخود دادگای ئیتحادی دادگای فیدراڵی ڕێگری لەم بابەتە بکات لە کاتێکا کە ڕەزامەندی بەغدای لەسەر نەبێ ئەمە بڕیاری دادگا هەیە ینی خۆ بڕیارەکە دەرچووە پێویست ناکە جارش کە شکاتمان لێ بکە شکاتمان لێ نەکە بڕیارێکی دەرێ حکوومەتی هەرێم ناتوانێت نەوت بەسەر بەخۆی خۆی بفرۆشێەوە بەو سەحرەی بفرۆشێ و دەبێت لە ڕێی سۆمۆەوە یان بە نرخی سۆمۆی بفرۆشێ یان کۆمپانیایەکی نەوتی هەرێم هەبێ بۆ ئەوەی کە لەگەر بەغدا هاوبەشیان هەبێ بۆی بە هەمان نرخ بفرۆشێ بەو نرخە هەرزان و تارانە نەفرۆشێ ئەمە بۆ نەوت وایە و وردە وردەیانی بابەتەکان دێنگەرم دەبن بۆ غازشتا دەستی پێ نەکردەوە بێگومان ئەمە دەسەڵاتێکە ینی دەسەڵاتی خۆ دەستوری ئەرا ئێمە هەرێمێکین لەوێ مەسلەی سامانە سروشتیەکان مەسلەی داهات بۆ ئێمە داوای دەکەین دەرین هەرێمێکین لە عێراقدا پێویستە موچەی موچەخۆران کە بەشی هەرێمەکەمان ناکە پێمان بدەن ئەمەشیان حەقە خۆ دەبێت ئینسان ئەنی خۆزگا ئەو ڕیفراندۆمەی بمان کردا سەری بگرتا ئێستا سەربەخۆ بووینایە وڵا پرسشمان نەدەکرد بەڵام مادەم وایە ئێمە لە چوارچێوەی یەک دەستورە کە پێی دەگوترێت دەستوری عێراق وەلەو دەوڵەتی عێراقداین و پشکمان هەیە و دەسەڵاتمان هەیە و شەڕ لەسەر دەسەڵاتەکانی دەکەین پێڕاستی پێویستە لەسەر هەندێک بابەتە گشتەکانی نەوت و غاز ئێمە دەبێت ڕاوێژیان لەگەر بکەین ڕەزامەندیان وەرگیرێ ئەوە نەبێت سەر ڕۆییان لەگەر بکەین و دوای سبێنێ بە قانونێکی فیدرالی لەسەرمان بیکەنە ماڵ و بیکەنە بارگرانی و بیکەنە قەرز لەسەر میلەتەکەمان بۆیە بێگومان ئەم بابەتانە بابەتی گشتینە پێویستە بەبێ ڕاوێژ و گفتوگۆکردن جێبەجێ نەکرد. باشە کاک عەباس لە ساڵی 2010 حکوومەتی تورکیا و عێراق بامادەبوونی حسین شەهرستانی کە ئەو کات وەزیری نەوتی عێراق بوون و تانری یڵدز کە وەزیری وزەی ئەو کاتی تورکیا بووە ڕێکەوتنێکیان واژۆ کرد لەسەر ناردنی بۆری نەوتی کەرکووک جیهان ئەم ڕێکەوتنە تێیدا تورکیا بڵێنیا کە تەنها ناردنی ئەم نەوتە بە ڕەزامەندی
بەغدا و عێراق بێ حکومەتی عێراقی بێ حکومەتی ناوەندی بێ بۆ فرۆشتنی ئەم سەردانانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا هیچ کاریگەریەک کەمەکاتەوە لەو بەڵێنی کە لە ساڵی 2010 تورکیا داوێتی کە تەنها بە ڕەزامەندی حکومەتی ناوەند دەتوانێت نەوت بفرۆشرێت لە ئێستادا کە پرسی غازاتۆتە پێشێ گۆڕانکاری لەم بڵێن و لەم وتانی تورکیا دەکات بۆ فرۆشتنی غازی حکومەتی هەرێمی کوردستان. وەڵا لە پێشەوە جارێت تورکیا قەت عێراق بە ئێمە نادا ئەمڕۆکە بەرژەوەندێکی تایبەتی لێرە هەیە ئەمە حالەتێکی تایبەتیە و ئەویش بیر لە بەرژەوەندیەکان و بێزکردنی دارایی خۆی و بەڕاستی خەزێنێکی باشە بۆ تورکیانی ئێمە نیوەی داهاتەکانی هەرێمی کوردستان بۆ تورکایەتر کەس هیچ دەوڵەت و دنیایەک نەبووە بەڕاستی بەرژەوەندیەکانی خۆی تێکدا بەڵام لە هەمان کاتدا عێراق دەوڵەتە و تورکیا ئاسان پەیوەندیەکانی خۆی لەسەر بابەتێکی هەرێمی کوردستان تێک نادا مەسەلەی ئەم بۆ ڕێژخۆ نەوتی کەرکووکشی پێدا دەڕوا و نەوتی هەرێمیشی پێدا دەڕوا و باج و خەراجی خۆشی وەردەگرێت تورکیا لەبەرەوە من پێم وانە ئەم سەردان و سەفەرانە ئەمە پەیوەندێکی لەوانەیە بەرژەوەندێکی تایبەتە بێ بەڵام پەیوەندی سیاسیەکان لە عێراق ئاسان بڕوان ناکەم تێشت باشە ئەمەوێت بزانم حکومەتی هەرێم بەبێ هاوبەشەکانی لەناو هەرێمی کوردستاندا دەتوانێت فرۆشی غازی هەرێمی کوردستان بکات دەزانین کە حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر پرسی نەوت و گاز تەنها لایەنێک نییە بەڵکو هاوبەشی دیکەیان هەیە تا چەند پێویستە هەماهەنگی هەبێت لە نێو هاوبەشەکان خۆش ئاماژەیەکی کورتە پێکرد لەسەرم بابەتە. وەڵام نەک پێویستە هاوبەشی هەبێ هەر بەبێ هاوبەشی جێبەجێ نابێ بە تایبەتی لەم کات و بارودۆخی ئێستاکدا کە بارودۆخی نێوە لە سیاسەکان با بە سەراحەتتر برێم پەیوەندیەکانی هەست دەکەی یەکێتی و پارتی زۆر باش نییە نەک باش نییە بەرکو زۆر ئالۆز و خراپە ئەوەی من دەیدینم لە ڕاگەاندن جارێ ئەم هەموو قسە ناڕێکون ئەوەی بە تایبەتی یعنی هەندێک برادری پارتی پێیان وایە ینی ئەم مەسەلەی کە لە بەریتانیا ڕوویداوە ئەمەی پەیوەندی دوور نزیک پێچێتیەوە نییە ینی مەسئولیەتەیەکە یعنی ئینسان کە مەسئولیەتی هەبوو ئاساییە خەڵک ڕخنەی لێ دەگرێ ینی بەربارانی دەکا قسەی پێ دەرێ ڕخنەی لێ دەگرێت سوپاسی دەکا و چەپرەشی پێ لێدا و گوریش پێدا ینی مەسئولیەت هەروە ئاسانیە لەبەرەوە ئەم دۆخەی کە ئێستا بەڕاستی دۆخێکی خراپە ئەم دۆخەی کە لە دنیادا هەیە و ئەم بارودۆخی ناو هەرێمی کوردستان و پەیوەندی بینەوە حیزبانە دەبوو ئێستا بەرەو باشتر بچێت بۆیە من بە تاکید ینی بە تایبەتیش ینی ئەم نەوت و ئەم غازەی کە ئێستا قسەی لەسەرکرێ غازێکە بابرێم لە مەنتیقەی زیاتری چەمچەماڵ و سنووری سلێمانیە ئەم هەموو هێرشە دەکرێتە سەر سلێمانی و سلێمانی خزمەت ناکا و پارەی گومرکان دەدزێت و ئەمە دەکا بەڵام بتەوێت هەموو داهاتەکەی بەری و پارەی نەدەی و قسەشی پێبرێ ئەمە قەت قابلی قوبوڵ نابێ خەڵکەکە لێما قوبوڵ ناکە نەک برێم یەکێتیان پارتی هەر خەڵک قوبوڵ ناکات چیتر داهاتەکەی نەوتەکەی غازەکەی خزمەت گوزاری داهاتی سنوورەکانی بەری و خزمەتشینەکەی لەبەرەوە پێویستە پێش هەموو ینی هەموو ئەم بابەتانە هەر گرێبەست و وعد و بەڵێنێک بدرێ نێوانی بە تایبەتی هاوبەشەکان لە کە یەکێتیە پارتیە گۆڕانە پێکەوە بەڕاستی ڕێکەوتن بکەن و بارودۆخەکە ئارام بکەنەوە ئەجاکە بەڕاستی بیر لە گرێبەست و لەگە حکوومەتی عراقیش دانیشتن بکەن و بابەتەکەیان بۆ ڕوو بکەنەوە و هۆکە شێوە و ئەم گفتوگویانەی کە هەیە ڕەزامەندیوانش وەرگرن بۆی ئەم جاریان بتوانین بەڕاستی بە شێوەیەکی تەندروست گرێبەستەکان بکەین و تەندروست بێ بۆ داهاتێکی باش بۆ هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانشی بۆ خەڵکی کوردستان بێ و ڕاستی ڕوون و شەفافیش بێ هەتا ئێستاکە قسە لەسەر مەسائلی نەوت هەیە گلەی هەیە گازەندە هەیە کە هەمووشی حەقا هەتا ئێستاکە نەتواندراوە پێداویستەکانی خەڵکی کوردستان دابین بکە موچە خۆران بە تەواوی دابین بکە بەرز دەبێتەوە نزم دەبێتەوە هەموو ئەمانە بۆتنە جێگای گومان بۆیە نابێت غازەکە بگاتەوە ئاستە دەبێ و غازە بێتە ینی دڵخۆشکەر بۆ خەڵکی کوردستان خەڵک دڵخۆش بێ بەوەی کە داهاتێکی هەرێمی کوردستان ژان و گوزەرانی باش کردووە نەک جارێککە من بابەتێکم نووسی بوو لەسەرەوەی هەتا نەوت نەدەڕۆی لە هەرێمی کوردستان بەڕاستی خەڵک ساڵانە نەوتی سپی وەردەگرت بۆ ماڵان و بۆ سوتەبەری لەوەتی نەوتمان دەڕوا ئیتر ئەمە نەمایانی دا بە 5 ساڵ جارێک مارێک بەرمیلێک نەوت پێ دەبڕێ ئەگەر غاز ڕۆیشتنەکە ژوای لێبێ غازی ماڵان نەمینێ ئیتر بەڕاستی خەڵک نەک دڵخۆش نابێ ئەم جارە لە جیاتی بەرباران غازبارانمان دەکات بەڕاستی بتڵە بەتارەکانمان بەسەرایدات بۆیە پێویستە لە پێش هەموو شتێک پێداویستەکانی ناخۆی خۆمان دابین بکەین ئەنج بیر لەوە بکەینەوە زیاتەکان بفرۆشین. باشە گرنگترین بابەت
کە گرنگ بێ بۆ دەوڵەتێک کە لە ڕێگەی سامانی سروشتیەوە هەیبێت داهاتەکەیەتی کە دواتر چۆن دەتوانرێت ئەو دەوڵەتە ئەو حکوومەتە لی سوودمەند بێت. دەزانین کە پرسیینەوت لە هەرێمی کوردستاندا لە ماوەکانی ڕابردووە بە تایبەتی لەم کابینەیە شێوازی ئیدارەدانی زۆر ڕخنەی لێگیرە لەلایەن شارەزایانەوە، تەنانەت ئەندام پەرلەمانەکان خۆشیان لە نێو حکوومەتە لە نێو پەرلەماندا گلەیان لەم کابینەیە حکوومەتە بوو. جیاوازی ئەم گرێبەستە نەوتی و گازیانی کە دەکرێت ئەگەر حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ خۆی بیکە سوودی چییە بۆ حکوومەتی هەرێم ئەگەر لەگەڵ ناوەندا بێ گرێبەستە نەوتیەکان و گرێبەستە غازیەکان سوودی چییە بێت و جیاوازی چییە لە ڕووی یاساییەوە ڕەهەندە یاساییەکانی چێ بێ بۆ حکوومەتی هەرێم؟ وڵات جارێ وەکو سوود دەگەرێمە بۆ خۆمان بتوانین و دەسەڵات و سەراحەتمان هەبێ خۆمان گرێبەستێک بکەین، خۆمان داهاتەکە وەرگین و خۆمان تەسەڕوف پێوە بکەین کارێکی باشە، بەڵام لە ڕووی یاساییەکەوە ئەمە ناتوانین بکەین بەڕاستی لەبەر ئێمە هەرێمێکی لایرە و بەڵام ئەگەر بتواندرێزا چەند دەتواندرێ نازانم ئەم هەموو گرێبەستەی چەندین ساڵە کراوە ئەنواع ناوی هەیە و 50 ساڵی و 20 ساڵی 25 ساڵی ئەگەر لە ڕێ حکوومەتی عراقەوە بواە، بەڵام بەو مەرجەی حکوومەتی عێراقیش لە میلەتەکەمان دەبێت لەگەوانیش ڕێکەوتن هەبێ و گفتوگۆ هەبێ و ڕەزامەندی هەردوولا هەبێ کە وەڕاستیوانیش هەر وەکو هەر لایەکی تر نێن نەوتەکەمان لەژێر دەست بێر بێن و نەیدەرە میلەتەکەمان بێگومان لەگەر دەوڵەتی عراقی بێ پێم وایە سوودمەندتر لەبەروی دەوڵەتی عێراق لە ڕێی سۆمەوە بیفرۆشێ بە نرخی جیهانی دەیفرۆشێ، ئێمە جارە لە پێشەوە 9 دۆلارمان ئەوە هەر لێ دەجێڕێتەوە لەبەروی ئێمە دەوڵەت نینە و هەرێمین و کەس نازانێت چۆن نەوتە فرۆشین، ئەمە لێرە هەر بەرمیلێک 9 دۆلار زەرە دەکەین، جا پاشان ئەو هەموو گرێبەستە بەڕاستی ناشەفاف و پڕمشکیلە و پڕگلی و گازەندەمانەیە کە مختصەرن لەم هەموو داهاتەی نەوتی کە دەڕوا ئەگەر 100 دۆلار بکە بەرمیلێک 59 دۆلاری بۆ ئێمە نیایتر هەرێکی بە شێوەیەک دابشکراوە بەسە کۆمپانیاکاندا 41 دۆلاری دەمێنێتەوە بۆ حکوومەت و خەڵک و پێداویستەکانی هەرێمی کوردستان. لەبەرەوە بەڵام ئەگەر لە عێراق بێ ئەمە نابێت گرنگەوەیە ئەمەیان خۆ دەسەڵاتدارانی ئێمە باش دوو لایەنی هەیە، ئەگەر ئێمە بتوانین بەسەر بەخۆیش بیفرۆشین بەڵام لە نەتیجەدا لێکەوتەی سیاسی لێ بێتەوە کۆم بڕیارانی دادگای فیدرالی ئەوە پێم وایە زۆر لەسەری قەرزارە بینەوە، ینی میلەتەکەمان لەسەری قەرزارە بێتەوە ئەو کاتە نەیکەین باشە. دەبێت لە پێشەوە گوتم جارێکی تر لەگەر دەوڵەتی عێراقیە ئەم بابەتانەیە یەکلا بکەینەوە چونکە دەوڵەتی عێراقیش یاسای نەوتوگازیە تا ئێستا نییە ئەم حەق و دەسەڵاتانەی هەرێمەکان و ئەمەی نەیتوانی وەک خۆی دیاری بکە ئەمە ئەشکالێک شامیش لە عێراق شەیە، ینی خۆ هەر لە هەرێمی کوردستان نیە. بۆیە دەبێت لەگەر حکوومەتی عێراق ڕێکەوتنێکمان نەبێت لەسەر شێوەی فرۆشتنی نەوتوگاز و شێوەی داهاتەکەی چەندە و ئەو پێویستیانە ئێمە پێویستمانە کە لە بەغدا بمانداتێ بۆ تەکمیلکردنی پێداویستی گوزەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان چەندە دەبێت ئەمانە بە بەڕاستی بە شەفافی بیر لەوە بکەینەوە پاش 30 ساڵ حکومڕانی چیتر بیر لەوە نەکەینەوە کە گەندەڵی و کەموکوڕی و ناعەدالەتی و ناڕێکی و زرت و فرد لە ناو نەوتە هەبێ دەبێت ئەمە شەفاف بێ هەم بۆ خەڵکی کوردستان هەم بۆ عێراقیەکان هەم بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. من پێشم وایە ئەگەر داهاتی هەرێمی کوردستان و نەوتەکەی بە شەفافی بەبێ کە گەندەڵی و ناڕێژی و ناعەدالەتی کۆ بکەینەوە بۆ یەک خەزێنە من پێم وایە کێشەی گوزەرانی موچەخۆر و خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان کۆتایی پێدەی بەڕاستی ئیتر پاش 30 ساڵیش ئەگەر هەر بیر لەوە بکەینەوە پارە کۆ بکەینەوە بۆی ململانی یەکتری پێ بکەین من پێم وایە بارودۆخی هەرێمی کوردستان لەوە باشتر نابێت. بەڵام ئەگەر شەفاف بێ ئەگەر داهاتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان بێ باوەڕ کە حیزبەکانیش ناتوانەوەندە ململانی یەکتری بکەن ئەوەندە داهاتیان لەبەردەست نابێ بۆی چاو لە یەکتری سوورکەنەوە و پێشکەوتنی هەرێمی کوردستان زۆر زیاد دەکا و ڕەزامەندی دەتوانن دەوڵەتی بەغداش زیاتر وەربگرین و ئەم هەموو نهێنەی لە بینی بەغدا و هەرێم هەموو ساڵێ جارێک چەند جارێک دادەنیشن و ئەرقەلێک چەند مانگێک موچە دوا دەکەوێت و دوای ڕێک دەکەونەوە ئەمەشان دەبێت لا بکرێتەوە لە زیاتی ئەم هەموو دانیشتەی لەگەر تورکیا و ئێران و بەریتانیا ئەوروپا و ئەڵمانیا و رووسیا و قەتەرەکرێ بەڕاستی لەگەر بەغدا ئەمە بابەتەکانمان یەکلا بکەینەوە ئەنجا بچین ئەم جۆرە ئەقدانە بکەین. من نارم خەرز نەکراوە چونکە خۆ داهاتی هەرێم داهاتی موچە و بەشێک لەم داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیە بەشی زۆری نەوتە ینی ئەمە ئینسان ناتوانێت برێ وەڵاهی هیچ سەرنجام نکراوە بەڵام کەس قەنەعەتی بۆ نایە کە داهاتی نەوت وەک خۆی بۆ خەڵکی کوردستان سەرف دەکرێت ینی ئەی خۆ کاکە ینی ئەو هەموو ڤێلا و شتانی پیشانە درێت لە وڵاتانی ئەوروپا لە ئەو هەموو داهات و شتەی شەخصەکانی هەرێمی کوردستان باسەکرێ ئەو هەموو ڕاگەیاندنە جۆرە جۆرەی لە هەرێمی کوردستان ئەخۆ بەربڕان ناکەمەوە
ئەگەر بە پارە و داهاتیم هەرێم و میلەتە نەبێ بتوانندرێ بەڕێوە بردرەوە باسان. باشە هەوڵەکانی حکوومەت هێرێمی کوردستان بۆ فرۆشتنی غازی سروشتیە با وڵاتانی ئەوروپا بێتان وایە کە وڵاتانی ئەوروپا ڕازی بن بە کڕینی غازی سروشتی لە هەرێمی کوردستان؟ وەڵا نازانم ئەمەیان بەڕاستی هەروە ئاسان نیە من بە بۆ چوون و برێم پێم وایە و پێم وانە نابێت تەجروبەکانی ڕابردوو چیاڵێن ئەم شەڕە درێژەی هەبێ بەڕاستی کێشە و گیری گرفت بۆ ئەوروپا بۆ مەسایلی غاز دروستە بن. من پێم وایە ینی ئێمە بە دوو ڕێگات ینی جارێکیان ئایا ڕاستە خۆ دەیفرۆشین بە وڵاتانی ئەوروپا یان تورکیا بۆمان دەفرۆشێ جارە دەبێت ئەمەیان ساخکەینەوە من ئەویان نازانم چۆنە هەموو جارێ. ئەگەر تورکیا بۆمان بفرۆشیەوە تورکیا دەوڵەتێکی سربەخۆیە و دەتوانێت تەعامل لەگە وڵاتانی ئەوروپا. ئەگەر خۆمان ڕاستەخۆ بیفرۆشین من پێم وانە وڵاتە پێشکەوتوانە هەروە بە ئاسان بێن گرێبەستێکی ناقانونی لەگەر ئێمە بکەن و خۆیان تووشی کێشە و گیر و گرفت بکەن بۆ دەرێنانی غاز و بردننی غازەکە بەبێ ڕەزامەندی دەوڵەتی بەغدا عێراقی. ئەجا لەبەرەوە ئەمە دوولایانەیە من نازانمە تا ئاستا گفتوگۆیەکان لە چه ئاستێکدایە لە چۆن چۆنیە لە ڕێی تورکیاوە یان لە ڕێی بەغداوەیە ئەمەیان دەبێت لە نەتیجە بۆمان دەرکەوە قسەی لەسەر بکەین. باشە کۆی ئەم ناکۆکیانی کە لە هەرێمی کوردستانە هەیە تا چەند کاریگەری ئەداتەوە لە داهاتوودا بۆ ئەوەی کە ئەم پرسەوە بە ئاسانی تێنەپەڕێ باسی لێەوە کرد کە خۆی پرسەکە ئاسان نییە فرۆشتنی ئاسان نییە ناکۆکیە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان کاریگەری چێبێ لەسەری. وڵا کاریگەریەکەی هەر زۆر دەبێت هیوادارم کاریگەریەکەی پێچەوانە بێ ینی هۆکاری فرۆشتنی غاز وامان لێ بکە یەکمان بخاتەوە ڕێکمان بخاتەوە تەبامان بکاتەوە ئەم لایەنەیانی زۆر باشە و بەڵام ئەگەر هەر لایەنێکی سیاسی بیەوێ بەسەر بەخۆیی و بێ گەڕانەوە بۆ ڕای بەرامبەر ئەم غازە بفرۆشی پێم وایە سەرکەوتو نابێ و وەقسەکەشی لەبەردەدا بۆیە هیوادارم لایەنی یەکەمی ڕاست بێ کە هۆکاری دەرهێنانی غاز و فرۆشتنی یەکەم سوودی یەکخستن و ڕێخستنی لایەنە سیاسەکانی هەرێمی هەبێ دومیان بۆ خەڵکی کوردستان و لەم دوو دڵی و قەڵەقی و بێموچەی و دواکەوتنی موچەی ڕزگاری بێ هیوادارم ئەمەیان بێ. کاکە باز من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان میوان بووی ماندوو نەبی دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز عەباس فەتاح کە بەڕێزیانەدانی پەرلەمانی کوردستان و لە فراکسیۆنی یەکێتی و هەروەها بەڕێزیان جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاساییش بوون.